بەهۆی گرانکردنی نرخی بنزینەوە بەشێک لە هێڵەکانی پاسی ناوشار نرخی گواستنەوەیان لە 500 دینارەوە بۆ 750 دینار بەرز کردوتەوە. سندیکای شۆفێرانیش دەڵێت پشتگیری گرانکردنی نرخی گواستنەوە ناکەین، بەڵام خۆ دەبێت گرفتی بنزینیش چارەسەر بکرێت. وەکە خۆتانە بینن لە ئێستادا نرخی سوتەمەنی زیادی کردووە. ئەمڕۆ لیتری بنزین بە 1025 دینارە و لەلایەن چەند لایەنێکەوە بەڵێنمان پێدراوە کە نرخی بنزینمان بۆ دابەزێن. منش داوا لە سەرجەم شۆفێرانەکەم ئەو نرخی کە ئەمڕۆ زیادیان کردووە ئەو دوو هێڵە داواکارم بچنەوە شوێنی خۆیان لە 750 بیکەنەوە بە 500 دینار کە بەڵێنمان پێدراوە نرخی بنزینمان بۆ دابەزێنن بۆ پاس و تەکسیەکان و ئەگەر نرخەکەمان بۆ دابەزێنەوە دڵنیا بە نرخی پاسیش وەکو خۆی مێنێتەوە بە 500 دینار. باشە کاک جەلال، ئەگەر دانەبەزێنرە و کاتە حکوومەتەیە ئەو کاتە لایەنی پەیوەندیداری لە ئاگادارەکەین و بە پێی بە یاسا و بە ڕێخستنی بتوانین ئەو سعرانیان بۆ چارەسەرکردن زیادکریان زیادیان نەکەین. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ئەگەر نرخی بنزین دانەبەزێت گرفت و ئاستەنگی گەورەتر دروست دەبێت لەسەر دەستگیرکردنی بەشێک لە شۆفێرانی تەکسیش کە لە چەند ڕۆژی ڕابردوو لەسەر ئەوەی داوایان کردبوو نرخی بنزین هەرزان بکرێت دەستگیر کران. سەرۆکی ئەنجومەن دەڵێت جارێ لێکۆڵینەوەکانیان تەواو نەبووە بۆیە ئازاد نەکراون. نرخی تەمەن دەبێت هاچی ئەوەی کە پەیوەسە بە بنزینەوەتە بە هاتوچۆوە کە گرانەبی هەمووی پەیوەسە بە بەرزبوونەوەی نرخی بنزینەوە. هیوادارین هەموو لایەکمان گرفتێکی گەورە و سەرەکی شۆفێرەکانە چی تەکسی چی پاستات چی تایبەت بتوانین نرخی بنزین بەم میکانیزمە نەڕادەوە بتوانین دایگرینە خوارەوە ئەجینە. من پێم وایە سەنگی گەورەتر دروستە بێت. ئەوان ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی وە بە هەمان شێوەکو لیژنەی ناخۆ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەدواداچوونیان کردووە. دیارە لە نەتیجەی بەدواداچوونەوەکە ئاماژیان بۆ داوە کە بۆ لێکۆڵینەوە تاو نەبوو دوای تاوبوونی لێکۆڵینەوەکان ئەوانی ژاوازە دەکرێت. بەشێک لە شۆفێران دەڵێن گرانکردنی نرخی بنزین پەیوەندی با گرانبوونی نرخی نەوتەوە نییە و تەنها بازرگانی پێوە دەکرێت و بارگرانی دروستکردنە بۆ چینی هەژار و ئەم دۆخە تاسەر بۆیان ناچێتە سەر. معنای نییە ئەمە هەموو ڕۆژێ بنزیندا ڕۆژی 1000 ڕۆژ 1000 خۆم عالەمە قەشمەر ئەمانە نییە. ملت نییە ملەتەکە ناوێری هیچ بڵێ ملت ناوێری قسە بکە بڕوا بکە بێتە 5000 بێت تێکەین بە 2000 بێت تێکن قبولەکەین تعدا لەو خەڵکاکەن ملت شیشی بێ ناکرێت خەڵکی بێ ناکرێت خەڵکی ئازا نەما خەڵکەی نەوتوەک نەما کاکە من پێ دەڵێم ئەمە 50 نەفەر بووم بەخوا بەشداری هەموو شەڕەکان نەقڵا نەکرد بەخوا بەشداری شەڕی سلێمان بەگم کرد بەخوا بەشداری شەڕی دووزم کرد بەشداری هەموو شەڕەکانم کرد بەڵام بەداخەوە ئەوە تا فەرموویستا هیچمان پێ ناکرێت وا مالیاتە ناوێرین هیچکەین گشتمان هەمومان بەعام ناوێرین هیچکەین هەرچی قبولەکەین هەرچی بکەن قبولێ هەرچیمان پێکمان قبولەکەن هەرچی بکەن ئەوان بە ئێمە قبولەکەین ئەمە لە قەرەهەنجیر بە 450 وەگە و پیاوەتی بۆ لێرە بە 1000 لە بۆ چی وا لەو خەڵکەکەن ناترسن سەرنوکو بکن وە سەر دامانی بەسەر بێت ئەمانە پیاوەتیان تایە بە ئامۆزا و براو کە سوکاری من تۆ شۆڕشەکەن دە سەرکردەیەک حیمایەکانی لێکە سەرکردە لە بازارە بگەڕێ بەس حیمایەکانی دوور خەرەوە بزانم چی بەسەریت بۆ لەو خەڵکەکەن گە پیاوەتیان تیا بووە کاکە وەک بەغا بەخێومانکەن با نەتانش بێنن بە خەڵک گورە جوولەکە یەهود باشترە من سەرکردەیە یەهود بێ بەس حکمی ئیسلام بەکاربێنێ یەهودیش بێ منەقب نییە بەسەر دینەکەیەوە بۆ خەڵک قسە نازانێ وەڵا خوێنەواریم نییە شادەم نییە بەس ئەمەیان خەبەت کرد بە قوربان و هەموو بووینە سیاسەت بەدار. نرخی بنزین لە ماوەی یەک مانگدا نزیکەی 200 دینار بەرز بۆتەوە و لە بەرزبوونەوەی بەردەوامیشدایە نە حکومەت و نە ئیدارە خۆجێیەکانیش قسەی لەسەر ناکەن. خەڵک و شۆفێرانیش دەڵێن ئەو حکومەتە باش خەڵکەکەی ناسیوە بۆیە هەموو بارقورسیەک دەخاتە سەرشانیان. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.